خوشکە شەیما فەرموو دادەیان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله دادەیان. ماشي ما مختاجان. الحمد لله خاله رازي يا ربي. سلامت بي سفر هذه الدنيا قيامت بي إن شاء الله. لەگەڵ ئێوەی خۆشەویستە زۆر سوپاس دادەیان. سلامت بي والله ما مختاجان برسياركم هابو. فەرموو خوشکی من. سلامت بي ما مستاشتي پارەدانم لە شوێنێکا لە دوای هەفتەیەک دەچمەوانێ سەیرەکەم پارەکە نەماوە لە شوێنی خۆی. ئایا هیچ شتێک بوونی هەیە کە لای بەرێ بیبات؟ باڵا خوشکە شەیما ئەوە غەیری مرۆڤێکی دوو چاو و دوو پێ و دوو دەست نەبێ گومانت بۆ هیچ شتێکی تر نەبێ نە جن و نە شەیاطین و نە میکرۆب و هیچ شتێک پارە نابە ئیلا ئینسان نەبێ. ئەوە تەنها لە ماڵی خۆتاندایە خوشکە شەیما بۆی وەڵامەکەت ڕاستەوە خۆ بدەمەوە گومانت بۆ هیچ شتێکی تر نەچێ ئەوەی تری هەموو خوڕافیاتە جن پارە دەبا و نازانم هەر شوێنەکە بسم الله الرحمن الرحیمت کرد کە پارەیەکت دانا ئیتر جن و ئەوانە جرجم بیستووە پارە دەبا باز ئەم زروفە ئێستاویش پەیدا بۆڵێن جنیش پارە دەبا بەڵام ئەو شتانە ڕاز نییە تەنها لە ماڵی خۆتاندا بەداخەوە شوێنەکەی بگۆڕە زیاتر کلیل و قاسە ئەو شتانەگە بڕەکە زۆر بێ بەکاربێنی شتێکی وا مرۆڤەکان دەستیان نەیگاتێ ناوی خوا بێنە بسم الله الرحمن الرحیم لە کاتی پارەدانانە هەر شتێکە هەر شتێکدان بسم الله الرحمن الرحیم بە ناوی خوای پەروەردگار خوایە بە تۆ مسپار ئینشاءڵڵا لە دەستی کەسانی خراپیش خوا دەیپارێزێ هەر لە ماڵی خۆتاندایە دادەیگەن. ئەگە ما مستاف بسم الله نەکەم بۆ هێبی بەهات نەخێر بسم اللهیش نەکەی دادەیگەن بسم اللهیش نەکەی جن هەر نایبە بەڵام ئێمە وەکو موسڵمان هەر کارێکمان هەر شتێکمان بەرەکەتی تێدا نامێنێ واتە پارەکەت وەکو بڕ ناڕوا دادەشەیمە بەڵام کاتێککە بسم الله ناکەین لە ژماردنیدا لە دانانیدا بەرەکەتی خوای تێدا نامێنێ واتە پارەکەمان زۆر بە فیڕۆ دەچێ و نازانین هەر خۆشمان داوامانە بەچی بەڵام بە بسم الله الرحمن الرحیم بەرەکەتی تێدەکەوێت بەڵام هەزاران خەڵکی کافن بە ملیۆنەها و ملیارها خەڵکی کافر هەیە پارەش دادەنێ و بسم اللهش ناکە و جنۆکە ئەی بۆ پارەکانی ئەو نابە نا ئەو شتانە ئەسڵ ئەساسی نییە. بس ما مستعلقة غيظم بخسك ديواريكي لحوش الشاشة زارم دانا لدوي دقة شوما باركي لنا ما بو لا خوشکە باشەکەم دڵنیات دەکەم لە برای خۆتی وەرگرە ئەوەی یەقینت هەبێ یەقینت هەبێ جن پارەی مرۆڤەکان نابا ئەوە ئیلا مرۆڤەکانی وەکو من و تۆن ئینسانن بجا بە هەر حاڵێک بێتەوە چێ مناڵێک بە پێویستی بۆ پارەیە بێ ینی هەر نەزانێ کەسێک لە دەرەوە شوێنەکەی فێر بوو بێ لە شوێنێکی قایمیدانێ و ناوی خوا بێنە تەنان ئەگە بسم اللهش نەکەی پارەکەت جن هەر نایبە ئەوە دڵنیا بە خوشکە باشەکەم. ئەگەر ئەو کەسە چاویشی لەسەر بێ سحری لێکرابێ هەر نەیبە هەر ئەسڵەن خوشکە باشەکەم ئێمە میلەتێکی مسلمانین و الحەمدوللا مسلمانێکی ژیر و عاقڵین جەنابەت بیر بکەوە بە ملیارەها خەڵکی مولحید و بێدین و کافر لەم سەرزەویە هەیە نە ناوی خوا دێنێ نە دوعا دەکا ئەتر هیچ بڕوای بە هیچ شتێک نییە پارەکانیشی دادەنێ ئەگەر لە ناو ماڵەکەی خۆیان نەیبەن بە حیاتی جن و شەیاطینەوەنە پارەی ئەو نابە ئەی بۆچی مسلمانێکی وەکو جەنابەت دەبە ناو شتانە ئەسڵ ئەساسی نییە خوشکی من ڕوونکردنەوەی پێویستم دایتێنەوە خەڵکی تر لەسەر تەلەفۆن بە داوای لێبوون لێ دەکەم. زۆر سپاسەکەم بۆ رای مامۆستاگیان خوا لە ڕازی بێ خوشکە شەیماگیان سەرچام دادەیگەن خوا لەگەڵ بێ.